بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. براني برزو خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. سوپاسی خوای گەورە ئەکەین کە لەو شوێنە پیرۆزەی کۆ کردینەوە و لەو کاتە پیرۆزە کە هەم شوێنەکە ماڵی خوایە و کە هەم کاتەکەش لەیلەتول القەدرە و شەوی جومعەشە. خوای گەورە لە فەزڵ و گەورەی خۆی بێبەشمان نەکا و غەریقی ڕەحمەتی خۆی بمان کات. خۆشەویستان، با ئەم شەو بەیەکەوە بچینە خزمەت پیاوێک لەو کەڵە پیاوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەسفی ئەکات کە نەیبینیوە، کە ئەویش پێغەمبەری خوای نەبینیوە. با ئەو پیاوە بناسین. وەکو ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت، باشترین دەرد و دەرمان لە دوای قورئان و سوننەت بریتیە لە ئاشنابوون لە ژیانی پیاوچاکان و ساڵحان. ئەگەر لە سەردەمی تو هەبیت ئەفەرمێت واجبە ملازەمەیان بکەی و لەگەڵیان بژی. ئەگەر لە سەردەمی توش پیا و ساڵح نەبیت ئەفەرمێت ئاشنا بە تێکەڵ بە لەگەڵ ژیانیان لە ڕێی خوێندنەوەی ژیان نامەیان. بە تایبەت ئەو پیاوانەی کەوا خوای گەورە جەلە جەلالوهو یان پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم وەسفی کردوون. پێم خۆشە ئەو پیاوەتان پێ بناسینم کە زۆربەی هەرە زۆریش ناومان گوێ لێ بۆ و ئاشنای ناوی بووین. وەیس القەرەنی کە ناوی خۆی ئووەیسە، ناوەکەی مەشهورە ناو موسڵمانان، بەڵام بە لە زوبانی پێغەمبەرەوە صەڵڵ الله عەلەیهی وسەلەم بە ئەو پیاوە بناسین. وە کورتێکی زۆر زۆر کورتیش لە هەندێک مەواقیفی ئەو پیاوە بەڕێزە باسکەین، دواتر تەماشای خۆمان بکەین، بزانین ژیانی ئەو پیاوە چەند تەئسیر لە سلوک و ڕەوشت و عیبادەت و هەسوکەوتی مە ئەکات. داخوات چەند تەکانمان ئەداتە بەر. چونکە ئەگەر تەماشای ئێستا عیبادەتی مەلایکەت بکەی کە مەلایکەت لەوەتەی هەیە خوا خەڵقی کردێ بەس لە ڕکوعدایە، لەوانەیە زۆر تەئسیرن تێ نەکات. خوا وەی دروست کردێ بەو شێوە بیت. بەڵام لە سنفی خۆت کاتێک کە ئینسانێک ئەبینی وەکو تووە، ئەو غەریزانی کە لە توودان لەویشدا هەن، بەڵام کە تەماشا ئەکەی بە نەوعەشی دیکە ژیایە، بەڕاستی ناخ و هەناوی ئینسان ئەتەزینیت. وەیس القەرەنی ناوی خۆی وەیسی کوڕی عامری کوڕی جەریری کوڕی مالیکی قەرەنیە. ئەو کابرایە خەڵکی یەمەنە، لە یەمەن ژیایە. سەردەمی پێغەمبەر صەڵڵ الله عەلەیهی وسەلەم هەبووە. دوای ئەوەی کە دین گەیشتیتە یەمەن، طەبعاً ئەوە بزانن لە یەمەن پێغەمبەر صەڵڵ الله عەلەیهی وسەلەم چەندین فەرموودەی تایبەت کردێ بە ئەهلی یەمەن. خەڵکی یەمەن ئەوانەی کە هاتن موسڵمان بوون، شوێنێکی تایبەتێکی خۆی هەیە لە ئیسلامدا و کە لە ڕووی جوگرافیشەوە سەر بە بڵێن لەگە وڵاتی سعودیە زیرانن، لێک نزیکن، هاموشیان زۆر هەبووە، تێکەڵاوێکتر بووینە. ئەو پیاوە خەڵکی وێندەرە. لە صحیحی موسلیمدا 5 فەرموودەی هینایە دەربارەی ئەو پیاوەی. لە صحیحی دیکەشدا هاتیە کە لە مەناقیبی ئەو پیاوە بەڕێزە بزانین پێغەمبەر صەڵڵ الله عەلەیهی وسەلەم چۆن باسی کردێ و کە نەشیدیتیە. ناویشی هینایە، بەڵام وەسفەکانی وەیسی گۆتین، ئەو وەسفانی کە گۆتینی کە ئەنەما ئەو پیاوە چەندین ساڵ لەگەڵ پێغەمبەر صەڵڵ الله عەلەیهی وسەلەم ژیایە. وەسفی وای گۆتیە ئی ڕوخسار و دەم و چاو و پرچ و قیافە و پێستی و جل و بەرجی و هەتا شلوارەکەی و بوردەکەی و پێغەمبەر هەم باسی هەمووی کردیە، باسی عیبادەتی ئەو پیاوەی کردیە. ئەیدیشان نەدیتێ طەبعاً.
بل بس مثل حديثة كاني بو حديثة دس في كم كأبو هريرة زي خوي للسربيت أو دجرته ولا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرميت إن الله عز وجل يحب من خلقه الأصفياء الأخفياء الأبرياء الشعيثة رؤوسهم المغبرة وجوههم الخمصة بطونهم الذين إذا استأذنوا على الأمراء لم يؤذن لهم وإن خطبوا المتنعمات لم ينكحوا وإن غابوا لم يفتقدوا وإن طلعوا لم يفرع بطلعتهم وإن مرضوا لم يعادوا وإن ماتوا لم يشهدوا. تماشي أو فرمودي بكين بريزان بيغمرها فرميت خوي قورا هندك عبدو بندي خوي هن تونن أصفياء زور باكن خاوينن خلصن صافن وكو آوي سازقار بخلطن أخفياء زور ونن كسنا يا الناسيت الأبرياء حتى بلي بيتاوانن صفتيان شونه أو بياوانا كخواي قورا زور خوشي أوين الشعيثة رؤوسهم أمانا سرو برتسو قجيان تبلي توزاوية خولاوية معني أوني كبلين وصفانا وصفي بيشيري وبيسرو بري أوبن يعني إنساني خاوين جوانن بلام كاتك تماشان أكي سرو أو كابرا ديار هر يعني چۆن بڵێ کەسێکە ها ئەگە بەردەوام لە ناو ئیش و کاردابیت هەموو دەمێ قالبی تۆزاویە ئەوانش ئەوەندە ڕوخساریان وابووە خەڵک وایان زانی ئەوانە مەعەدە دەنا تۆز و خۆڵیدان المەغبەرەتی وجوههم دم و چاویان کۆ بڵێ تۆزاوین الخمسەتی بطونهم زجیان هەموو دەمێ برسیە الذين إذا استأذنوا على الأمراء لم يؤذن لهم على أو بياوانا تماشي رسنكي أجا بسنكن هر كسيك كذر جان لنا كاتوا بسنا لهيك هر كاربدستيك كس مرحباش يا ناكات أبين داوي كسك أبين أصدق إيديك تماشي رساري كان هر كابري برزقي تماشي رساري زيو كابريا لرسار وشكل الشوازي أو ديا أجا بس عاد دابني شي كسنالي ما ظل الشيء كتب للرسار دا آوايا فرمي وإن خطبوا المتنعمات لم ينكحوا أجر أزور كسانا بسنا داخوازي هر آفرتك كز جنيان بينادات أجر هاتوا أوانا بزربون كز بديان دا ناقرت أجر دركوتن لم يفرع بطلعته كاتك در أكوي لشونك ديتا مزديسك كظلي بي خوش نابيد هر إهمال لكن لا يخوار فريدا ناو بيلان فريدا وإن مرضوا لم يعادوا أجر نخوش أكويد كس مرحبا ناكات هر خلق إهمال يكات وإن ماتوا أجر مردن لم يشهدوا كس آمادي زنازكيان نابيد بخاك سباردنيان نابيد سردان وزيارتيان ناكن قالوا صحابة كان فرميان رضي إخوان فرميان يا رسول الله كيف لنا برجل منهم أو بياوي شيء أو بياوي لشيء بينين سبياوي شيء آوات ووصلك بوهم ووصفانا دبي كسبي بوشي وبيت خاصا لو كاتي قال ذلك أويس القرني فرمي بالي أو بياوي كوصم كر بوشي ويا هيا فرمي أو أويسي قرنية كما بي ألين أويس القرني بيغم صلى الله عليه وصفي أكاتن أو ليمنا بيغمبر صلى الله عليه وسلم لمدينة وصفي أو بياوي كان شون أو بياوي رنقو رخصارو قيافو جلو برقو فرموي قال أشهل ذو صهوبة فرموي بياوي كرنج دموتساوي نزرد نسورة أو رنج دموتساوي بعيد ما بين منكبين شانكان فراوانا معتدل القامة كابرايك بجنو قيافي الريك الراستا
ئادم شەدید العودمەتی چەرمەکەی توندە پێستەکەی قایمە ضارب بذقنه إلى صدره يعني ئەوها شۆڕ بتەوە سەر سینجی خۆی لە تەماشای يعني وێنەیەشی ئەچێشیت ئەگە فکری لێ بکەنەوە ئێستا لەوانەیە وێنەیەک بێتە ناو مێشکتان رام ببصره إلى موضع سجوده فەرمی پیاوێکە بەردەوام تەماشای شوێنی سودەی خۆیەکات ئەفەرمون ئەم حەدیسە ئاماژەیە بۆی ئەو پیاوە زۆر نوێژی کردیە معدل لە نوێژکردندا بوو بە نوێژەوە خەریک بووە فەرمی واضع يمينه على شماله بەردەوام دەستی ڕاست دەستی چەپە یعنی تەماش بالضبط وەصفی نوێژەکەشی ئەکاتن بەردەوام چاوی لە سوزدەیە دەستی ڕاست دەستی چەپەیە يتلو القرآن أو زور قرآن خوينيد يبكي على نفسه بردوام لسر حالي خوشي لو خوي أقريد ذو طميرين لا يؤوبه له متزر بإزار صوف ورداء صوف فرموي جلو برقكاني صوفا هم پشتمالكي سرشاني وهم شلواركي لصوفي زور يعني كم بها دروس كراينا ده فرمت مجهول في أهل الأرض خلشي سر زي كس نايناسيد أو غريبة أو شري ومعروف في أهل السماء لأهل السماء لخلشي آسمان كان أو بياو الزور معروفة وإن تحت منكبه الأيسر لمعة بيضاء ديار لبن بالي إيراني باليشي سبي هبوا یارە پێسی بەڵەشی گرتێ و دوعای کردە کە پێغەمبەر بڵێن باسی ئەکات فەرمی ألا وإنه إذا كان يوم القيامة قيل للعباد أو پێغەمبەر صلى الله عليه وسلم وەڵامی ئەو سەحابانە داتەوە پرسیاریان کردیا چێ ئەو پیاوە ئەویش وەڵامیان ئەداتەوە فەرمووی ئەو پیاوە کاتێک کە ڕۆژی قیامەتدا دێت و خەڵک لەوێ ڕاوەستە فەرمێن ئودخولوا الجنة أي خلق باشا كان بهشت كان داخلي بهش بن ويقال للأويس قف فاشفع أويس أتراوستا ليرة شفاعت بك فيشفعه الله عز وجل في مثل ربيعة ومضر على شفاعة أكاد لأمتي في غمى صلى الله عليه وسلم أويس القرني على في مثل ربيعة ومضر لهنديك الروايات كده هاتية على لو بيغمث باباسي قبيلي ربيعة ومضر أكا على بقد موي مركاني أو دو قبيلة خواي قورة بدعاي ويس القرني آخات بهشت دار أو دو الربيعة أو دو قبيلة يعني بيغمث أماجي بيكردين قبيلي ربيعة وقبيلي مضر أو دو بربابانا مردار بوينا مري زوريشن أفل بقد موي مركاني أو دو قبيلة خاي قورة بشفاعتي ويس القرني خلق أخاته بهشتوا ذا فرموي يا عمر يا علي رضي الله عنهما إن أنتما لقيتما فاطلبا إليه أن يستغفر لكما فيغفر الله لكما تماشا كان بيغمص عملاؤهم الصحابة بإمام عمر بإمام علي أفرمي أجر جيشنا أو بياوا داوای لێ بکەن بپارێتەوە لە خوای گەورە کە خواڵێتان خۆش بیت ئەو دوو سەحابە عەشەرەی مباشەرە نەوانە خۆ گومانیان تێدا نییە خوا لێیان خۆش بووە بەس ئەو حەدیسە شتی تێدایە ئەوانە خوا لێیان خۆش بووە عەشەرەی مباشەرە بووین لۆ بەو دوان ئەفەرمێت ئەی عەلی ئەی عومەر ئەگەر گەیشتنە ئەو پیاوە و بینی داوای لێ بکەن بە لەو بپارێتەوە لە لای خوای خۆ لەوەی لێتان خۆش بیت تماشا كان خوش عيستان أبو هريرة أجرت أفرميت فمكثا يطلبان 10 سنين على الديان صالبو إمام عمر إمام علي رضي خوان سر بيت ساوري أويانا كرت طبعا لشندر أو كابريان ديت لسردمي خلافتي إمام عمر
پێغەمبەر وفاتی کردیە ئیمامی بەکر وفاتی کردیە ڕزای خوا لەسەر بێت سەردەمی ئیمامی عومەر ئەهلی یەمەن هاتنە حەج لە مەوسیمی حەج کە حەجی بکەن ئیمامی عومەر ئەو ساڵ چوو بۆ حەج دەڵێ کە ئەوەی مەوسیمی حەج هات ئەفەرمێت ئیمامی عومەر ڕزای خوای لەسەر بێت چووە سەرچێوی ئەبوو قوبەیس فەرمێ فدعا بأعلى صوته يا أهل الحجيج من اليمن پێی فەرموون ئەی حاجیەکانی خەڵکی یەمەن فەرمووی لەنا ئەو هەموو خەڵک فەرمووی هەرچی خەڵکی یەمەنە با هەستە پێوە ئەڵێ خەڵکە گەلێک زۆر بوو ئەوجا فەرمووی لەناو خەڵکی یەمەن چێتان لە قەبیلەی مورادە قەبیلەی بوون فەرمووی بەس ئێوە ڕاوەستن ئەویش دیار بوو زۆر بوون فەرمووی لە ناوەنگۆ چێ لە قەبیلەی قەڕەنیە فەرمی هەمویان دانیشتنەوە پیرە پیاوێک ماوە فەرمیان پیرە پیاوەکە گوتی ئەی ئەمیری ئیمانداران چیشت بە منە ئەمن خەڵکی قەڕانم فەرمووی وەڵڵا ئەمن کابرایەکم پێ ئەوێت ناوی ئووەیسە ئووەیسی کوڕی عامری کوڕی جەریدە ئەمن لەو پیاوەیە گەڕێم فەرمی وەڵڵا ئەو برازای منە ئەو پیرە پیاوەی خەڵکی یەمەن فەرمی ئامێم چیشت بۆ پیاوەیە کابرایەشی ڕەش و ڕوود بێسەر و بار دڵکەشی بێسەبێدە بەدایە فەرمووی هاتیە گوتیان بەڵێ لەگەمەدایە گوتی کوا لە چێن دەرە گوتی وەڵڵا ئەمە بە سواری حوشتران هاتین ئەو پیاوەن کردیتە حەڕەسی حوشتران ئەو نەهاتە لۆ عیبادەت و مەوسیمی حەج بەڵێ دەگەمەدایە بەس ئەو پیاوە لەوەتە هەیە بەش شوانی حوشتران بۆ ئەمە لە یەمەن بەس حوشترانی پێ بەخێوەکەین کابرایشی بێسەر و بار کابراگە دڵشی شەپڕێ و تۆزاوی وەڵڵاهی ئەوەی دەبەدایە ئیشەکەت هەیە فەرموو بە من بڵێ فەرمووی نەوەڵڵا من ئیشم بەو ئووەیسەیە فەرمووی ئەو ئووەیسە فەرمووی فەهوە ئەحقەڕ ناس بەین ئەظهەرینا فەرمی وەڵڵای ئەوەی تو باسی ئەەکەی کەمترین کەس لای ئێمە ئەو ئووەیسەیە ئەها مەجهول في ئەهل الأرض معروف في ئەهل السەما وەکو پێغەمبەر لە حەدیثەکە باسی کرد دەڵێ چوو بانجی کرد دەگوتی لێ یەکسەر کە ئەو وەڵامی وەرگرت لە شی ئەبوو قوبەیس هاتە خوارێ چوو لەو شوێنێک کە یەمەنیەکان حوشتریان لێ بەزبوونەوە تەماشای کرد ئەو پیاوە لەوێن دەردایە لە نوێژێدایە ئووەیس قەرەنی نوێژی ئەکرد ئیمامی عومەر ڕزای خوا لەسەر بێت لەکنی دانیشت دەڵێ کە زانین نەفەرێک هاتی دەکەن حوشتەکانەوە نەفەرمێ نوێژەکەی زوو تەواو کرد سەلامی داوە سەلام عەلەیکە سەلام فەرمووی ئەتوو ئووەیسی قەرەنی ئووەیسی گوتی بە من عەبدم لە عەبدەکانی خوا و شوانی حوشترانم گوتی ئەوەم ناوێ گوتی ناوت چییە گوتی ناوم عەبدوڵڵایە ئیمامی عومەر فەرمی گوتی ئەوەشم ناوێت ئەمە هەموو گوتی هەموومان عەبدوڵڵاینا ناوی خۆتم پێ بڵێ معلومات لای منە گوتی ئەمن ئووەیسم ئیمامی عومەر ڕزای خوا لەسەر بێ ڕێک هات شان بە شانی چۆشی بە چۆشیدا فەرمووی ئەو وەسفانی کە پێغەمبەر لەو حەدیسە کردبوونی هەر هەمووی پێوە دیار بوون فەرمووی ئەتوانی لای چەپی بن هەنگت ئێرم پێشاندەی فەرمووی پەڵەیەکی سپید لێرانەیە دەڵێ پێشانیدا هەمان ئەو وەسفەی لێبوون جا پێغەمبەر فەرمێت ئەو نەوعە کەسانە فەرمێت لەو ئەقسەمە عەڵە اللڵه لەئەبەڕەهو ئەڵێ ئەو پیاوە هەر دوعایەک هەر شتێک داوا بکات ئیلا خوای گەورە لۆی جێبەجێ ئەکاتن جا فەرمووی ئووەیس جا ئووەیس یەکسەر زانی گوتی مادەم وەیە ئەتوش عومەری کوڕی خەتابی طبعا ئیدیان نەدیتیە یەکەمین جارێ ئیدی ئەبینن ئەو ئووەیس بوو گوتی مادەم وەیە ئەتوش عومەری کوڕی خەتابی فەرمووی ئەڵامش عومەرم گوتی یا ئەمیرە المؤمنین طبعا سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە فەرمووی چیشت بە مندایە لۆ
لو لم نقول بدو من داهاتي فرمي أي أويس أمن سن شاهد شي بيغمبرم لكن صلى الله عليه وسلم درباريتو هاتيما دعوات لي بكم كلا خوا بباريو خوا يقول لهم خوش بيت عفون بكات على ويصل القرين ده سكر بقريان فرمي أي عمر أمن دعاء لو تبكم كأتو دومين خليفي بيغمبر صلى الله عليه وسلم أتو زور لقل أو دابو بيغمبري خوات بيني وزور لقل ويجيايو أو خباتي أتو كرديتد بو ديني أو خصمتي كرديتد أمن بباري مولوتو فرمي بالله أتو بارولو من أتو دعوة بك لخوي خود خوا لجناح عمري خوش بي طبعا دلي سوزدي إشي بردو كذا سوزدا زور دعاء كرت لو إمام عمر ذا فرمي أي عمر والله أمن لو تخوي جورا بوديني آشنا كرديم قد رزيلين بدعاء نكرديو دعاء له هم مسلمان كرديا بلام دعايتو دعاء شتايبتي شاء لو تؤيكم ذا الصحابة كان كاتك يعني في غمر صلى الله عليه وسلم أو حديثاني خوين نوا كالحديث دهاتوا كإمام مسلم روايتك ده فرميت إن خير التابعين رجل يقال له أويس فرمي باشترين بياوي تابعيان أو حديث كمان الإمام مسلم روايتك ديها فرمي كابرايك لتابعيان ناوي أويسا أو بياوي تزكى لوصفك لا حتى كده وصفك أبو وله والدة أو أويس دايكيشي هي وكان به بياض فرمي بليشي سبي لبن بالي هي فمروه فرمي برونكني بيبين فليستغفر لكم حركاتك أو بياوتان بيني داواي ليبكن بادعاتا نوكات أما فرموديك فرموديش كهذا فرميت إن الرجلا يأتيكم من اليمن يقال له أويس لا يدع باليمن غير أم له قد كان به بياض فدعا الله فأذهبه عنه إلا موضع الدينار أو درهم فمن لقيه منكم فليستغفر لكم لأنهم حديث بشيش عام هاتي كوصف كاتن دار أو بياوا بيرداكي شي هبوا ذا صحابة كان أويان بفهم يا رسول الله صلى الله عليه وسلم أتو أو بياوا كوصف أكي بوشيويا كأو بياوا صالحيا باش فرمي أي لونا يزارك سردان كاو بد بينيد فرمي بر أمه أو بياوا بيرداكي شي هي لبر خزمتي دايشي ناتواني بي أمن ببينيد چاکەی لەگەڵ دایشی ڕێگرە لەوەی کە بێت ئەمن ببینیت فەرمێ هەر کەسێک لە ئێوە بینی فەلیەستەغفر لەکم پێی بڵێن بالۆتان بپارێتەوە با دوعاتان لۆ بکات چێ ئوەیس القەرەنی طبعا کە لەو لیقایی لەگەڵ ئیمامی عومەر ڕزای خوا سەر بێ کە بینی طبعا لەوێنەر کە کەشف بوو دليل موسم عستوابو حز رويشت فرموي أي أمير من أمن لي رنامين يا موا شكون لحزك لشونك أفرميت لهر شويني خلق بمناسي أمن ناتو أنم لو شو نبجي فرمي شيوا أتي أويس فرمي والله أسمع عراق شين در عراق فرمي اسمه كوفي فرمي دباشا باشتكد لو بنوسم لو لاي والي كوفي بەڵکو لەوێن دەر پێداویستی تووچت پێوێت لەوێن دەر لە جلوبەرگ و خواردن و مەسکەن و ئەوە دابین کاتن فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران فەرمی وڵای پێویستیم بەوەی نێ خوا پاداش داتەوە من ئەڕۆم ئەسمە کوفەی طبعا ئوەس لە قەرەنی هات سعودی بەجێهێشت هات ڕوویکردە عێراق لە عێراقیش ڕوویکردە کوفەی لەوێن دەر ماوەشی باش لە کوفەی ئەژی طبعا دەڵێت کە لە کوفەی خەڵکی عێراق ئەزانیت هەواڵەکەی بڵاو بووە طبعا لە یەمەنیش کەشف بوو ئەو پیاوە چ پیاوێکە یەمەنی بەجێهێشت هات لە مەکەی بینێتەوە بەس لەوێش کەشف بوو هەستا هاتە عێراق لە عێراقێکی ئەبینیت هەڕەمی کوڕی حەیان ئەبینیت
حرمي كوري حيانيش إيشك اللي تابعية برزكان رحمتي خواي للسربيت كأهل علم بوا إيشك لو كلا بيواني كزور وصفي أكريت لناو تابعيان هرمي كوري حيانا هرمي كوري حيان أزاني كأويس القرني هاي العراق العراق للشندرة لكوفية ديتا كوفي دەڵێ پرسیار ئەکات ئەپرسیت لە خەڵکی کوفەی پیاوێک هاتیە ئەوش حەدیسەکەی لەبەرە ئەو وەصفانەی ئوەیسی هەموو فەرمودەکەی لەبەرە ئەڵێت لەو پیاوەی ئەگەڕێن بیبینمەوە هەرچی لێ پرسی لە کوفەی کەس نایناسی پیاوێکی ئاوا بەو شێوەڵن کاکە وەڵاهی ئەو کابرایە نایناسین ئەمە خەڵکی عێراق نییە کەسێک بێگە نوێ بێهاتی بیت دەڵێ ئەچی ئەو هەڕەمی کوڕی حەیان ئەگەڕێ ئەسوڕێت ئەیبیریتەوە لەسەر فڕاتی لێن دەرخەریکی دەست نوێژ و خایانکردنوشنەوە ئەوانەیە کە ئەیبینیت ڕێک ئەو وەصفانەی کە لەو فەرمودەدا هاتین هەڕەمی کوڕی حەیان هەموو یەک دێنەوە بەرچاوی دەستی لۆ ئەبا تۆقی لەگە بکات وەیس دەستی وێ نادات تۆقی لەگەڵ ناکات ئەویش ئەڵێت ئەی ئوەیس ئەی ناسیت هەڕەمی کوڕی حەیان لە وەصفی ئەو حەدیسەی کە ینی پێڵەتی ئەی ناسی کە ئەوە ئوەیسە چونکە زانیتی هایتە عێراقش هایتە کوفەش ئەڵێ ئوەیس وەڵا ئەمە نوشە هاتی مەکنەتو ئەڵێ چیە لێ وەڵا من هاتیمە دوعام لۆ بکەی خوا لێم خۆش بیت ڕێکسەر ئەوە گوتی چێ ئەتووی ڕێی پێشاندا ئەمن کە لێرەمە خۆ خەڵکی کوفەی کەس نەزانیە من هاتیمە ئێرە هەر لە خۆم لەناو ئەو باغ و داروباری دەوری فرات ئەژیم لەناو شارێ نیم ئەمن فەرمووی چێ پێشانی دای بێ ئێرە هەڕەمی کوران فەرمووی خوا پێشانی میدا بە منی گوت بڕۆ ئێرە ئوەیس لێرەیە ئوەیس چی گوت ئوەیس ڕاست گوتی مادەمێ ئەتوش هەڕەمی کوڕی حەیانی فەرمووی ئەدی ئوەیس چێ بەتی گوت ئەمن ناوم هەڕەمە و باویشم ناوی حەیانە فەرمووی نەبەئنی العەلیم الخەبیر فەرمووی ئەو خوایە کە بەتوی گوت ئەمن ناوم چییە هەر ئەو خوای بە منی گوت ئەتوو چێی و کوڕی چێی هەڕەمی کوڕی حەیان ئەڵێ زۆر مشتاقی بوو فەرمووی ئوەیس لێت ناگەڕێم تا دوعام لۆ نەکەی لەسەر فڕات ئەڵێ گوتی هەڕەمی کوڕی حەیان لێم گەڕێ ئەتوو باوکیشت مردیە تاعام باوکیشی مردبوو فەرمووی ئەمە دوعام کردێ لە عامەتی ئومەتی محەمەد صلی الله علیه وسلم فەرمووی نە دوعای خاص نەوێتن چکە گوێی لەو حەدیسەی بووە فەرمووی فەئین لەقیتم فاستغفر لەکم ئەگەر پێی گەیشتن داوای لێ بکەن دوعاو لێ بکاتن ئەم حەدیسەی لەبەر هەڕەمی کوڕی ئەزانیت طبعا وازی ناین تا دوعای لێ ئۆکات و مطمئینە بشوشی مامی عومەر مطمئینە بی کە دوعای لۆ کرد هەڕەمی ئوەیس القەرەنی دەڵێت گوتی داوایەکم هەیە فەرمووی چی گوتی وەڵایە حەزەکەم لەگەڵ بژیم گوتی هەڕەم لە من گەڕێ ئەمن ئەو داوایە جێبەجێ ناکەم و ناتوانین لەگەڵ من بژی لۆ خۆت بێرە دابڕۆ ئەمیش بێرە داڕۆ گوتم باش ئەڵێ ڕۆیشت لەسەر زەی فڕات ئەڵێ ڕۆیشت ئەڵێ ئەمیش لە دووی کەتمە دوو ئوەیس القەرەنی ئەڵێ هەندەم ئەگەلێ بوو داخلی ناو باغێک بوو تەمە سەر فڕات باغی خورما و ئەوانەی زۆر لێ بووە دیارە کاتی خۆش سەوزایی هەبوو چونکە عێراق بە ماوەڕاء سەواد ناسرایە کە مەنتیقەی هەموو خەضرا و کەسکایی بۆ سەر دەوروبەری فڕادیز لە ئەوانە کاتی خۆش باغ و باغات بووە ئەڵێ کە چوم بە دوای کەتم داخلی ناو باغی بووم ئەڵێ هەلە دوویش بووم ئەڵێ چەندی گەڕام ئوەیسم نەدیتەوە ئەڵێ ئەو ڕۆژی ناو ئەو باغی هەمووی گەڕام ئوەیسم نەدیتەوە ئەڵێ چوومە کوفەی ناو شاری گوتم خەڵکینە نەفەرەکەم بزر کردیە نەفەرەکە بەو شوێ ڕوخساری هەموو وەسفەکانی نەگوتن هەر لە شوێنێک دیت و خەبەرم بدەنەوە ئەڵێ خەڵکی کوفەشم هەموو مەشغوڵ کرد ئەڵێ کەس ئەو پیاوەی نەدیتەوە ئەو ئوەیسە لە چێندەرە دەڵێ وازم لێ هینا زانیم کە ناتوانم بیبینمەوە خۆشەویستان تەماشای ئەو پیاوەی بکەن چ شتێک وای کردیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیبینی ئەوە وەسی بکاتن کابرایەکی فەقیر ڕەش و ڕووتێک شوان حوشترێک نەخوێندەوارێک پێخواسێک پێپەتیەک لیباسی سووف بووە
شەلواری طبعا شتی زۆری دایە ئەم ژیانم ئەو پیاوەی من ئەوە زۆر بە مولەخەسی و بە کورتی ئەەکەمەوە ئەگەنا ژیاننامەی ئەو پیاوەی بە چەندینی محاضرات واللهی کوتانە کاتێک کە ئەوم ئەخوێندەوە واللهی سرت سڕمینێ لە ژیاننامەی ئەو پیاوەیدا بەو شێڵێ ئوەیس بزر بوو کەنجین وفاتی کرد دوو ڕیوایەت هەنا کە ڕیوەتەشان عەبدوڵای کوڕی سالم ئەژێرە فەرمێ کاتێک کە لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەر بێت چوین لە فەتحی ئازەربایجان دەڵێت ئوەیسمان لەگەدا بوو لەگەڵمان هات لەو غەزایە بەشدار کات دەڵێ کە هاتینەوە لە ڕێ ئەڵێ نەخۆش بوو بە نەخۆشیەکە وفاتی کرد ئەمە ڕیوایەتێک بەڵام ڕیوایەتی ئەصەح وایە کە ئەو عەبدوڕەحمانی کوڕی ئەبی لەیلا ئەژێڕیتەوە ئەفەرمێ ئوەیس القەرەنی نەخێر لە یەوم سوفەین لەوێن دەر لەگەڵ شەڕی بڵێن ئەوەی کە سەد ئیمامی عەلی ڕوویدا لەگەڵ مەعەیۆن لە شەڕی سوفەین یەومی سوفەین ئەڵێ ئەو پیاوە لەوێن دەر لەگەڵ جەماعەتی ئیمامی عەلی دابوو شەهید کرا و لەوێن دەر وفاتی کرد خۆشەویستان ئەو چیرۆکە و ئەو جێڕانەوەی ئەو چیرۆکانە لەگە تەماشای بزەبت ئەوانە بینینە بەرچاوی خۆمان ئەوانە ڕۆژانە ژیانێکی زیندوی واقعی عەمەلی خۆیانەوە تەفسیر ئەکەن ئینسان ئەبێت چۆن بژی لۆ خوای ها لەو حەدیثەکە فەرمێ ئین الله عز وجل يحب الأصفياء الأخفياء الأبرياء گرنگە ئینسان ناو ناخی خۆی لۆ خوای خۆی صاف کات خاوێن کات با خەفی بیت بینی خۆت و خوای خۆت شاراوە بیت ئەوجا ئەلئەبریا بێذەنب و بێتاوان بێگوناح تابعیەک دێت دوعا ئەکا لۆ چێ لۆ ئەمیری ئیمانداران ئیمامی عومەر ئیمامی عەلی ڕضای خوایان لەسەر بێتن ئەم چوڕەکانە خۆشەویستان وەڵڵاهی ئەمڕۆ لەو سەردەمە زۆر زۆر پێویستیمان بە ژیاننامەی ئەو کەڵە پیاوانەیە کە بیخوێنینەوە کە دیراسی ژیاننامەیان بکەین ئەوە وەکو بەشەر بوون حەزیان لە خۆشی بووە حەزیان لە ڕەفاهیەت بووە حەزیان لە خۆشگوزەرانی بووە بەڵام کاتێک کە لۆ خوای خۆیان سوڵحاینە ئەو نەوعە پیاوانە خوای گەورە لە ڕۆژی قیامەت بە شەفاعەتی ئەو پیاوەی ئەو هەموو خەڵکەی داخلی باش ئەکات خوای گەورە لە شەفاعەتی ئەو پیاوانە بێبەشمان نەکات وخوای گەورە بە بەردوعای ئەو پیاوچاکانەمان بێخیت و لەگەڵ لە ڕێزی ئەو پیاوچاکانە حەسابمان مەکە و هەژمارم بکات وخوای گەورە تاعات و عیبادەتی مەلەکمان قبول بکات آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين